لا تەوەریەکەمی بەڕامی بانی باش گۆستان باز لە خۆڵ و خاشاکە دەکەین لە نێو کەرکوبدابوونی هەیە تا چەند خەڵک هۆشیارن کاریگەریان چێ لەسەر پیسبوونی ژینگە و لە هەمان کاتە بڵاوبوونەوەی نەخۆشی بێگومان ئەمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە وەردەکار زیاتری ئەم بابەتە وەردەگرین کە بە میوانداری پەیوان سوبحی گەنجێکی ژینگە دۆست کە بشێکی ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمانە سڵاو لێ بۆ بەیانیت باش کاک پەیوان سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ بەشداریت لە تەوەریەکەی بەرنامەی بانی باش کوردستاندا ئەمێت دەستپێکی پرسیارەکان بەم جۆرە بێت تا چەند ئەم خۆڵ و خاشاکە کە لە شوێنە گشتیەکاندا یاخود لە نێو گەڕەکانی شاری کەرکووکدا بوونی هەیە دەبێتە هۆی ئەوەی کە کاریگەری لەسەر خەڵک لە هەمان کاتە پیسبوونی ژینگەدا هەبێت. بەیانیت باش سڵاوێک لەو شارێکەوە زبڵ دایپۆشیوە. دەنگم باشە؟ فەرموو کاک پەیوان گوێم لێتە؟ زۆر چاکە. سڵاوەیەکی ژینگە دۆستیانە لە هەموو گوێگرانی عزیز. بەداخۆ من لەو شارەم کە زبڵ دایپۆشیوە، لەو شارەم کە لە یەکێک لە 5 ژینگە مەترسیدارەکەی عێراق هەژمارەکرێت کەرکووک ئێستا لە دۆخێکی مەترسیدارانیە بەڵکو ئێمە لە ناو عمقی ئەو مەترسیەیەین کە هەم لە ڕووی سەوزاییەوە کە بۆ یەکەم جار لە ساڵ 1920 کۆمپانیای نەوتی کە بەریتانی بوون هاتنە ئەم شارە ڕایان گەیان بە بەرپرسانی ئەم شارە کە دەبێت ڕێژەی سەوزایی نزیکی 130 بێ بەداخەوە ئێستاش ئێمە لەم شارەدا کە ڕێژەی سەوزایی 102 تێپەڕ ناکە 1 بۆ 2 بەڕاستی ئەمە مەترسینیە بەڵکو ئێمە لە ناو عمقی ئەم مەترسیین وە پیسبوونی ژینگە چەند دەرهاوێشتەیەکی لەو دەرهاوێشتانە کە ئەوانەش نەخۆشی شێرپەنجێ لە ڕێگەی ئەو گازە کوشندانەوە کە دەری دەدات وەکو گازی میسان وەکو گازی CO2 کە ئەمانەش خۆی لە خۆیدا هێکێکن لەو نەخۆشە کوشندانە کە تووشی هەناسەدانی نەخۆشیەکانی سی و شێرپەنجە تووشی مرۆڤ دەکات. باشە. کاک پەیوەند ئەو شوێنی کە تۆ لەی ئەو دیمەانەی کە لە دوای تۆوە پیشان دەدرێت خۆڵ و خاشاکێکی زۆر کۆبووەتەوە بێگومانە لە شوێنێکی گشتی شاری کەرکووکدا یاخۆ شوێنێکی دێرینی ئەو شارەدایە. باشە پێ دوای ئەمە هێمایە بۆچی ئەم خۆڵ و خاشاکە زۆری کە لە کەرکووکدا بوونی هەیە هێمایە بۆچی ئەو شار؟ بەداخەوە ئەم دیمەنی کە ئێستا لە دوای منێ بینی دیمەنی بەرچاوی ڕۆژانی هەموو تاکێکی ئەم شارەیە کە هاوڵاتیان بەداخەوە کە دۆخی خراپی ئەم شارە و دەسەڵاتداری ئەم شارەکە نزیکی 4 ساڵە تەنها بیریان لای دۆشینی ئەو نەوتەیە و ڕۆشتنیانە لەم شارەدا وە چ دەسەڵاتێک هاتبێتە ئەم شارە بۆتە هۆی وێرانە بۆ ئەم شارە بەداخەوە هەم خەڵکەکە دەتوانین بلین هەم خەڵکەکە هۆشیار نییە بەڵام ئێمە دەبێت سێری حکومەتکەین حکومەتش هاوکار نییە لە پاکردنەوەی ئەم شارە و هەروە هەمیشە بیان و ئێواگرنەوە کە بودجەی پێویست نییە لەم شارە و دەڵێن بەغدا یارمەتیمان نادا و بودجەمان کەم کراوەتەوە بەداخەوە ئەم پێتان دەڵێم ئەم بەرپرسانی کە لەم شارن ئەوان ئەرکیانەوەیە کە ئەم شارە پاکەنەوە ئەرکیانەوەیە کە ئەم شارە جوان بکەن بەڵام بەداخەوە تەنابیریان لای گەندەڵیە و تەنابیریان لای بردننی داهاتی ئەم شارێ و بێ خزمەتکردنی. باشە کاتە میکانیزمی کۆکردنەوە یاخۆ هەڵگرنی ئەو خۆڵ و خاشاکە زۆری کە لە کەرکووکدا هەیە پێویستە چۆن بکرێت چۆن دەست پێ بکرێت کە بتواندرێت ئەو ڕێژە زۆرەی کە لەوێ هەیە کەم بکرێتەوە یاخۆت بنەبڕ بکرێت. بەڕێزم ئێمە چەند مانگێک پێش ئێستاش داوامان کرد شەریکەی ڕیسایکلینی ئەڵمانی بێتە ئەم شارەوە بەداخەوە هیچ لایەنێک هاوکار نەبوو هەم لەلایەنی حکومەتی عێراقیەوە بەتایبەت زایدەن ئەو بەرپرسانی کە لەم شارەدان نایەن کۆمپانیایەکی ڕیسایکلین بێتە ئەم شارەوە و خۆتان دەزانن ڕیسایکلین کاری ئەوەیە ئەو زبڵ و خاشاکە کۆ دەکاتەوە و دواتر دەتوانێت سوود لەو زبڵانە ژوەرگترێ وەکو دروستکردنی کارەبایە بەداخەوە ئەو کۆمپانیانی کەوا دەبنە هۆی پاکردنەوەی شار نایەن نام شارەوە کارەکەشی نازانم چێ یانەوێ خەڵک لێرە بڕوات یا خودەوەیە بەردەوا من لەسەر ئەم گەندەڵیە و کە هیچ لایەنێک نایەتە سەرخەر لەگەڵەیە. باشە بەشێک لەو خۆڵ و خاشاکە لە نێو گەڕەکەکاندا یاخود لەو شوێنانن کە هاوڵاتیان تێی دانیشتەجێن بێگومان ئەمەش هەرەسانبوونی هاوڵاتیانیشی لێ دەکەوێتەوە و ژینگەش پیس دەبێت پێت وایە وەکو سەرنج و تێبینی خۆت
ئەمانە تا چەند کۆنتاکت لەگەڵ ئەوە دەبێت کە دووبارە نەخۆشی جۆر بە جۆرەکان یاخود ڤایرۆسی کۆڕۆنا ئێستا بوونی هەیە زیاتر تەشەنە بکات. عزیزم نزیکی 8 ماگەیەوە خەریکی ئەو داتایانین کە ڕێشەی شێرپەنجە لەم شارەدا لە ساڵانی پێشوو ڕۆژانە 2 کەس تووشە بوو، 1 بۆ 2 کەس تووشە بوو. بەداخۆ ئێساش لەبەر زۆربوونی کۆمپانیا نەوتیەکان و گازیەکان و زۆربوونی زبڵ و خاشاک و سوتاندنی ئەم زبڵانە وای کردووە ڕۆژانە ئەو داتانەی کە ئێستا لەبەردەستی ئێمەیە و چەند مستەشفایەکی شێرپەنجەمانی لەم شارە بەداخەوە ڕێژەکە بۆ ڕۆژانە 5 بۆ 6 بۆ 7 کەس تووشی شێرپەنجا بێ. بەڕاستی ئەم داتایانە مەترسینیە بەڵکو لەناو ئەوقی مەترسیەکەیان و دارمانی ژینگەی لەم شارەدا بەڕاستی زۆر گەورەیە. هیوادارم هەموو لای بێتە خەت. وەک دەزانن شێرپەنجەیەکێکە لەو نەخۆشیە مەترسیانە و ڕۆژانە لێرە لەم شارەدا نزیکی 7 کەس 5 بۆ 7 کەس تووشە بێ و کە ئەم ڕێژێش بەڕاستی مەترسیدارەکە دەکاتە نزیکی 1500 کەس لە ساڵێکە. باشە کاک پەیوەندۆک خۆت ئاماژە پێ کرد ڕۆژانە 5 تا 7 کەس تووشی ئەم نەخۆشیە دەبن بەهۆی خۆڵ و خاشاکەەوە. پێ دوایە لێرەدا کەرتی تەندروستیش زەرمەند نابێت لەم نێوەندەدا پێویستە لە هەمان کات دەبوجێک بۆیش دەرخان بکرێت بەهۆی ڕێژەی زۆری ئەم نەخۆشیانە. ئێمە ئەمانێت تەنها جارێ بەس ئەو کێشە سەرەکیانی کە لەم شارەدانەوەش زبڵ و خاشاکە کە دەسووتێنندرێ ڕیسایکلین ناکرێ. دووەم هۆکار نەبوونی ڕێژەی سەوزاییە لەم شارەدا. بەداخەوە کەرتی سەوزکردنی شار لە کەرکووکدا زۆر لاوازە، زۆر کەم تەرخەمن و هەم خەڵکش هۆشیار نییە کە بۆ پاکردنەوەی شار پێویستمان بە سەوزکردنی شارە و ئیداری ئەم شارەش بەرپرسن لە سەوز نەکردنی ئەم شارە. بەڕاستی ئەو ڕێژە زۆربوونەی کە شێرپەنجە لەم شارە ئەم کەرتی تەندروستیش هەر خەمی لێ ناخوادەوەی ئێمەیە داتاکان دەدەین بۆ خەڵکە ئەوان خۆیان لی بڵێ بێگوێ کردو و نانەوێت ئەم زانیاریانە بزانن و یا بەگوێ خەڵکی بدرێن. ئەوە چالاکوانە ژینگەیەکانە کە دەیخاتە بەرچاوی ئەم خەڵکە. باشە کاتە ئاماژە پێوە کرد کە دەیخاتە بەر چاوی هاوڵاتیان یەخود بەگشتی ژینگە. لێرەدا ژینگە دۆستان لە هەمان کاتجارەخراوە ژینگەیەکان پێویستە هەنگاوە سەرەتایەکانیان چی بێت بۆ ئەوەی کە ئەم ڕێژە زۆرەکە بوونی هەیە داکەم بکرێتەوە هەم هاوڵاتیانیش لێوەی سودمەند بن و ژینگەش پیس نەبێت. وەک دەزانن ئێستا گەرمبوونی جیهان هەڕەشەیەکی جدیە لەسەر هەسارەکەمانەوەش پێڵێن گلۆبال وارمینگ کە ئەمەش لە دەرەنجامی وەیە کە ئێمەی مرۆڤایەتی چالاکیمان زۆر بوو، کۆمپانیا نەوتی گازیەکان زۆر بوو، ئەمەش بەهۆیەوە گازی CO2 گازی میسان و سیارەی ئایترۆجین دەرەدات کامانەش بەڕاستی ژینگەی هەسارەکەمان دەخاتە ژێر مەترسیەوە. ئێمە وەکو ژینگە پارێزان وەکو چالاکوانی ژینگە داواکەین لە خەڵک زبڵ و خاشاک نەسووتێنێت دەتوانن کەپسیکەن و دووریکێنەوە لە شار بەداخۆکە ئەم ئیداری ئەم شارەش هاوکار نییە و دووەم خاڵەوەیە دارێک بچێنن یعنی هەر ماڵێک کە ڕێژەی دانیشتوانی ئەم شارە نزیکی ملیۆنێک زیاترە هەر ماڵی دارێک بچێنێت بەڕاستیەوە ژمارەیەکی زۆر دەبێ وەکو بەرزبوونەوەی ڕێژەی سەوزایی. هیوادارم ێ وەکو چالاکوانی ژینگە داوا لە خەڵکەکەین تکایە بەپێی ینی ئەو شەریکەوە لەسەر کاری یاخود لە ماڵی خۆتیت بتوانانی چەنددارێک بچێنی تاوەکو چووکە ئەم حکومەت هاوکار نیە لە پاکردنی ئەم شارە با خۆمان دەست نەدا دەست یەک بین ژینگی ئەم شارە پاکەوەکەین. باشە کەواتەوە شاری خەڵک لە چه ئاستێکدا دەبین لە هەمان کاتدا بەشداری هاوڵاتیان لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و لە فڕێدانی لە شوێنێکی دیاریکراوی خۆیدا پێ دوایە هۆشیاری هاوڵاتیان لە ئێسادا لە چه ئاستێکدایە؟ ئێمە هەموو فۆکسێکمان ڕاستە لەسەر حکومەتەوە هەم لەسەر خەڵکە بەداخەوە خەڵکەکە لێرە نازانێ زبڵ لە چۆ فرێدات لەبەرەوەی هەم شوێنێک تەخسیز نەکراوە بووی و هەم حکومەت هاوکار نییەکە ساڵانی پێشوو کە چەند ساڵێک پێش ئێستا شارەوانی هەبوو زبڵەکانی کۆ دەکردەوە بەڵام ئێستا دەبینیت ئەو سارەی بارەڵگرانیکەوە زبڵ کۆکەنەوە نێنە ناو شار و خەڵکیش نازانێت چی لەو زبڵە بکات تەنها ئێمە
هۆشیاریمان بۆ خەڵکایە بتوانن لە ناو کیسەیەکی باش زبڵەکەیان دابنێن و دووریکەوێنەوە لە شار بەداخەوە هیچ شوێنێکی تایبەت نییە لەم شارە داوا لە خەڵکەین کاکە زبڵەکەتان لە فلان شوێن فرێدەن بۆیە کە دەبینیت دیمەنیەم شارە هەمووی بۆتە زبڵ و بەرپرسانی باڵای عێراقیش دێن لە ئەو مەنتیقە تایبەتانی کە دانراوە بۆ مەسئولەکانی شاری کەرکوک تەنها و شوێنانەیان پێپشانەدەن 80 خاکی کەرکووکیان پێپشان نادەن کە هەمووی زبڵ و خاشاک دایکۆشیوە. باشە کاتە لێستادا شوێنێک نییە کە هاوڵاتیان بتوانن خۆڵ و خاشاکەکانی تێدا کۆ بکەنەوە یاخود بسووتێندرێت تەنها لە بەردەم ماڵەکانی خۆیاندا ئەوەی کە پاشەڕۆی خێزانەکانیان یاخود ماڵەکانە لە بەردەم ماڵی خۆیاندا فڕیدەن مەبەست لەم قسەیە کە ئاماژەوە پێکرد پێشەوە. بەڵێ یارێ شوێنێک تایبەت نەکرا بۆ فرێدانی زبڵ و هەم شەریکەی کۆمپانیای ڕیسایکلین نییە لەم شارە خەڵکی بەجددی نازانێت چی لەم زبڵی بکات و هەم حکومەتش هەربیانویەوەیە کە بودجە کەم کراوەتەوە یا بودجە تەرخان نەکراوە بۆ ئەم شارە تەنها بیانویانەوەی و خەڵک بەڕاستی نازانێت چی لە زبڵکە مەجبور کۆمەڵی شوێن بۆتە مۆڵگەی زبڵ فرێدان و ئەمەش هەم بسووتێنرێ دەبێتە ژەهرەکەش دەبێتە هۆی توش بوون بە نەخۆشی سینگ و نەخۆشی دڵ و شێرپەنجە بەڕاستی خەڵک نازانێت چی لە زبڵکە تەنها ئێمە ئامۆژگاریمان بۆ خەڵکایە بتوانن زبڵەکەیان بە جوانی کە بسکەن و لە ناو لایلۆلێکی تایبەت ئادای بنن بەرڵاو نەبێتەوە بەناو شاردا. باشە کاتە پێت وایە تەنها نەبوونی بودجە هۆکارە بۆی کە ئەو خۆڵ و خاشاکە زۆرە کە بوونی هەیە لە نێو گەڕەکەکاندا لە شوێنە گشتیەکاندا تەنانەت لە شوێنە گەشتیارەکانیشدا لە کەرکووکدا وای کرد بێت کە بەو شێوەیە کەڵەکە بێت و کۆ بکرێتەوە پێت وایە چی تریش هۆکارە؟ بە تاکید ئێمە لە ئەگەر سێری ساڵانی ڕابردووکەین بەڕاستی کێشەی زبڵ فرێدانمان نەبوو لەم شارە ئەم دوسێ ساڵەی ڕابردوو بەڕاستی لەناو دۆخێکین کە خەڵک بای خۆی وەشارە زانێ زبڵەکە چی لێ بکات و وە چۆنش فڕێدا بەڵام لەم شارەدا کەرتی شارەوانی کەمتەرخە من و زبڵ کۆناکەرەوە لەم شارەکە ئەوەش ئەرک و بەرپرسیارەتی یەکەم ئەوانە دواتر خەڵکەکە بتوانێت ئەو زبڵە لە شوێنێکی تایبەت دابنێ یا لە پێش ماڵەکەی ساری شارەوانی بێ باریکات و بیبات ڕیسایکلینی کا یا کەپسی کات بینێرەدە دەروی شاری کەرکووک بەداخەوە ئەوە هۆکارەکەیەتی کە ئیدارەیەم شارە لاوازە بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاک بۆیە ئەم مۆڵگانە دروست بووە لە ناو شارە. باشە کاک پەیوەند زۆر لە قسەکاندا ئەمەشت بە کۆمپانیای ڕیسایکلین کرد ئایا ئەم جۆرانە بوونیانیە لە کەرکووکدا یاخود ڕێژەکەی هێندەکەمە بەشی ئەو زۆرە خۆڵ و خاشاکە ناکات کە لە گەڕەکەکانی کەرکووکدا بوونیان هەیە؟ ئەم شارە وەک دەبینن ڕێژەی دانیشتوانی ملیۆن بەسەرەوەیە کە ئەمەش پێویستی بە چەند کۆمپانیایەکی ڕیسایکلینێ بەداخەوە دەتوانم بڵێن یەک کۆمپانیای ڕیسایکلین یەک بۆ دووە هەیەتی ئەوانش زۆر لاوازن و ناتوانن ئەم هەموو زبڵە بتوان ڕیسایکلینیکەن بەداخەوە ڕێژەکە زۆر کەمە دەبینی سێری هۆڵندا دەکەی وڵاتی هۆڵندا کارەبایی لەسەر ئەو زبڵ و پاشماوەیە کە خەڵکەکە فڕێدات بەداخەوە ئێمە نەوتمان هەیە گازمان هەیە ئەو سەرچاوانی کەوا کارەباشی لێ دروستەکرێت لەم شارە لەسەر شەقامەکان دەبینیت و ئەم حکوومەتەش خۆی لێ پێگوێ کردووە. پێت وایە هەنگاوە هەنووکەیەکان یاخود هەنگاوە سەرەتایەکانی شارەوانی چی دەبێت بۆ ئەم دۆخە؟ هەتا ئێستا هیچ ئاماژەیەکی دڵخۆشکەر نییە لە ڕووی شارەوانی کەرکووکەوە کاوەش هەمووی شەبیانویەوەیان هەیە کە وزارەتی دارایی عێراق بودجە تەرخان ناکە بۆ شاری کەرکووک هەروەها هەم مەدرسەیەکی ترش ئەوەش لە بودجەی نوێی بۆ ساڵی 2021 بۆ شاری کەرکووک هیچ بودجەیەکش تەرخان نەکراوە بۆ سەوزکردنی شار چ جایی پاکردنەوەی شار بێت. باشە کاتە لێرەدا پێت وایە کێشەکان تەنها کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکانیە بەڵکو نەبوونی سەوزایی لە کەرکووکیشدا هەیە لە هەمان کاتدا ئەوش گرفتێکی تر دەبێت کە ژینگە تووشی دەبێت. بەڕێزم کە باز لە ژینگە دەکەی سێ سەرچاوە دەگرێتەوە ئاو هەوا و خاکە کە ئێمە لێرە هەرسێکی لە ژێر مەترسیدایە لەبەرەوەی هەم بودجەی بۆ تەرخان ناکرێت و هەم پاکش ناکرێتەوە ئەو کۆمەڵە پلاسیکانی ئێستا لە ناو
مۆڵگەیە دەبینیت ڕۆژانەمانە فرێ دەدرێتە سەرم خاکە و لە داهاتووشدا زیانی دەبێ بۆ پێکهاتەی سەرەکی ئەم خاکەواتە ئێستا هەم ئاو و هەوا و خاکی کەرکک لە ژێر بەترسیەکی گەورەیە بوجە سەرب ناکرێ و کەسش خۆی ناکا بە خاوەنی. باشە کاتێگەر تۆک و گەنجێکی ژینگە دۆست ئامارێک لە بەردەستدا بێت ڕۆژانە ئایا هیچ خۆڵ و خاشاکی کۆ دەکرێتەوە لە کەرکک یاخود چۆن چۆن خۆراک و خاشاک کۆ دەکرێتەوە؟ بەڵێ بەڵێ یانێ ڕێژەکە نزیکی 200,000 کۆ دەکرێتەوە لەم شارەدا کاوەش لە ڕۆژێکدا زۆر کەمە لە ڕووی پێ بەڵێ بەڵێ ئەم ڕێژەیە بەڕاستی زۆر کەمە و بۆیە لە کۆڵانەکان و لە کوچەکانی ئەم شارە بۆتە هۆی ئەوەی کە مۆڵگەی زبڵ و خاشاک دروست بێت. باشە. ئەو خۆڵ و خاشاکە تەنها لە نێو گەڕەکەکان جا شوێنە گەشتەکان دابوونی نییە بەڵکو لە شوێنە گەشتیارەکانیش ئەمە بەپێی سەرنج و تێبینی و یاخۆ تێڕوانینی خۆتان تا چۆن کاری کردو سەرەوەی کە گەشتیاران کەمتر یاخود ڕێژێکی کەمتر ڕوو لە شاری کەرکوک بکات. بەداخەوە ئەو شوێنە گەشتیارانی کە لێرە هەیە زۆر کە من و بەتاکیید بوونەتە مۆڵگەی زبڵ و خاشاک و بەڕاستی هەر لە هەر دەواازێکی ئەم شارە چ لای هەولێر و بێتە ژوورەوە چ جای لە لای سلێمانی و بێتە ژوورەوە چ جای لە لای بەخداوەش بێتە ژوورەوە بەڕاستی هەمووی بۆتە دیکۆرێکی زۆر ناشرین کە پێشوازیت لێکا بە زبڵ و خاشاک و دیتە ناو شار بەڕاستی و ڕێژێ زۆر زیاترە بێ بە تایبەت دەبینی لای قوتابخانەکان کە شوێنێکی پەروەردەیە بۆتە مۆڵگەی زبڵ و خاشاک و هەم دەواازەکانش. باش لای قوتابخانەکان و خۆ ئاماژۆ پێکرد یاخود لەو شوێنانی کە ناوەندی خوێندنی لێ ڕێژەی خۆڵ و خاشاک زیاترە پێ دوایە لێرەدا تا چەند بکرێت لێرە مامۆستایان دەور ببینین لەوەی کەم خوێندکارەکانیان هۆشیار بکەنەوە یاخود لە ناوەندەکانی خوێندنەوە دەست پێ بکرێت ئەو هەڵمەتە هەم بە کۆکردنەوەی هەم بە فرێنەدانی ئەو جۆرە خۆڵ و خاشاکە. عزیزم هەر کاتێک دینە سەر هۆشیارکردنەوەی خەڵک یەکسەر فۆکسی لەوەیە کاگە من ژینگە پارێزم منش وەک تو ژینگا پارێزم بەڵام نازانین چی لەم زبڵە بکەین حەقەتەن هۆشیاری زۆر زەرورە بە تایبەت لە مناڵەکانەوە دەست پێ بکەین و کەرتی پەروەردە لەم شارەدا بەڕاستی زۆر ئەوەنە خەمی لێ ناخوا و لە قوتابخانەکان زۆر گرنگی بە کەرتی پەروەردەی ژینگەی نادرێت کە چۆن پەروەردەی ئەخلاقی زەرورە بۆ مرۆڤ و بۆ مناڵەکانمان حەقەتەن هۆشیاری ژینگەیش زەرورە بەڵام ئەوەی هەیە ئەرکەکە هەمووی کەوتۆتە سەر ژینگە پارێزار یاری بەجددی بە ئێمام هەموو ئەرکە ناکرێت کە لەم شارەدا تەنها ئەوەی ئێمە هێواژێواش هەنگاوەنین و هەموو قوتابخانەیەک هاوکار نیە لەگەڵمانە لە ڕووی ژینگەی و فێرکردنی مناڵەکان بە ژینگە پارێزی. باشە کاک پەیوەند ئەو دیمەنێک کە لە دوای تۆ بینم خۆڵ و خاشاکێکی زۆر زۆر تێیدا کۆبۆتەوە کە دیمەنێکی ناشرین ئەبەخشێت بەو گەڕەکە یاخود بەو شوێنەدا پێ دوایە کە لەگەڵ ئەوەی کە هۆکارە بۆ نەخۆشی بڵاوبوونەوەی نەخۆشی و ژینگە پیسبوون لە هەمان کاتە دیمەنێکی ناشرینیشی هەیە لە پاڵیدا. بزەبێت نەک دیمەنەکەی ناشرینە بەڕاستی منما بە زۆر ئەم قسانە دەکەم بۆنێکی هەراسانی زۆر خراپی هەیە بەداخەوەمە ڕۆژانە خەڵکی ئەم شارە ئەم ئۆکسجیناڵەمژێ ئۆکسجینی زبڵ ئۆکسجینی پاک نا بەڵکو ئۆکسجینی زبڵ ئەڵەمژێت ئەمەش خۆی لە خۆیدا بەڕاستی مەترسیەکی گەورەیە بۆ ئەم شارە و چارەسەرەکان هەتا ئێستا دڵخۆشکەرین و ئیداری ئەم شارەش خۆی بێبەش کردو هیوادارم ئەم کاندیدانی کە ئێستا لەم شارەدان بتوانن ئەگەر بوون ئەندام پەرلەمانتار لە هەر لستێکا بێ خەمێک لە ژینگەی ئەم شارە بخۆن بەڕاستی ئێمە لە ژینگەیەکی زۆر مەترسی دارداین و چەند مانگی پێشوشە پەیکەرێکم دروست کرد ئەو پەیکەرەش ئاماژە بوو لە پیسبوونی شاری کەرکوک کە ئەندامەکانی لەشی مرۆڤێک بوون کە لە زبڵ و خاشاک دروست بوون و ناو دەستی تەنها تۆزێک سەوزای بوو ئەمەش دەلالەت بوو لە پیسبوونی ئەم شارە کە ئەو پەیکەرە بە زبڵدا پۆشراوە دەلالەتە لە شاری کەرکوک کە وەکو ئێستا چۆن زبڵدای پۆشیوە.
باشە کاک پەیوەند من ئەو پەیکەرەم بینیوە پێ دوایە ئەم پەیکەرە تا چەند کاریگەری هەیە بێت لەسەرەوەی کە حاڵەتیان لە ڕێگەیەوە زیاتر هۆشیار بنەوە زیاتر لەوە دڵنیا بن کە شارەکەیان ڕێژەیەکی زۆر خۆڵ و خاشاکی لێ یاخود کەمتر سەوزایی لێیە بتوانن هۆشیاری زیاتر وەربگرن لەو بارەدا پێ دوایە ئەم جۆرە دروستکردنی پەیکەران یاخود کار و چەلەکی کاریگەری هەبێت بەسەر ئەو دۆخە؟ بەتاکیت کەمپین و سازدانی کاری هوەری و پەیکەر بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بەڕاستی دەنگدانەوەیکی زۆریە بێر وەکو چۆن ئەو دەنگدانەی هەبوو حەقەتەن خەڵک هۆشیار بووەوە بای خۆی ینی چەند کەسێک هاتنە لام ئەویان پێم ڕاگەن بەڕاستی نەمازانیوە دۆخی ژینگی ئەم شارە لەو ڕێژە مەترسیدارایە و هەم هیوادارم میدیاکانش کار لەوە بکەن دۆخی ئەم شارە چەندێ خراپ بووە و بەرەو چۆش دەڕوا بەرەو چ خراپیەک دەڕوات بەڕاستی کاری میدیایی زۆر زەرورە لە ڕووی هۆشیارکردنەوەی خەڵک و ئێمەش ئەو هۆشیارکردنەوەمان بەردەوامە و بەردەوامش دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاک پەیوەند سوبحی گەنجێکی ژینگە دۆست کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سەرتا بێداوای لێبوردن ئاراستەی جەناب بچکەین بۆی کە نزیک لەو خۆڵ و خاشاکە بەشدار بووی لە تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستان بەڵام نیازی ئێمە ئەوە بوو کە ئەم جۆرە خۆڵ و خاشاکی کە لە کەرکووکدا بوونی هەیە لە نێو گەڕەکەکاندا بوونیە بتوانین بیگوازینەوە بۆ بینەران و ئەوانیش لەوە هۆشیاری وەربگرن یاخود دانیشتوانی ئەو ناوچەیە زیاتر خۆشیار بن.